هۆکاری ینی من هەموو ئیشەکانم بۆ قورسە بێتەوە، ینی هەر کارێ بکەم هەر شتێ بکەم قورسە ئەبێتەوە، ینی گرانە بێ لەسرم. وەکو چی؟ ینی هەموو شتێک، ینی هەر شتێک کە ویستە بێتم 28 ساڵ. 28 ساڵی. زەواجت کردووە؟ نەخێر. باشە. ڕەنگە کۆی ئەو خەفەتانەی کە هەتە پرسیارەکەت یعنی چۆن بڵێ ئەوەیە یعنی بۆچی زەواجم لەسەر قورس بوو، هەر کەسێک دێتە داوام یا من بە دڵم نابێ ئەو بە دڵی نابێت، وایە؟ مامۆستا جگە لەو یعنی لەو شتەکانی تریشم کارەکانم هەموو لێ قورسە بن، ینی کارەکانی ژیان. کارەکان وەکو چی؟ جامیعەت تەواو کردووە؟ نەوەڵام مامۆستا تا پۆلی شەشم خوێن، بەڵام زۆر نەخۆش بووم نەمتوانی تەواوی بکەم. زۆر باشە، من نازانم کارەکانی ترت چییە، بەڵام ئەساسی گەورەیەکان ئەوەیە کە زەواجت لەسەر قورس بوو. خۆشتە بەڕێزەکە. بەڵام طبعا ئێمە شتێک ئەزانین، خۆی گەورە شتێک ئەزانێت. باشە؟ بەڵام الخير فيما اختاره الله، ئەمە بکەن بە یاسا لە ژیانتانە. ئەو شتە باشە کە خۆی گەورە ئەیبەخشێت، ئەو شتە باشە کە خۆی گەورە بۆتی هەڵەبژێرێت، نەک حەز و ئارەزوو سەلیقە و زەوقی خۆمان. ئێمە زۆر جار حەزەکەین سەفەرێ بکەین، حەزەکەین بۆ شوێنێ بڕۆین، حەزەکەین شەهادەیە بەدەست بێنین، حەزەکەین هاوسەرگیری لەگەڵ کەسێکا بکەین، حەزەکەین سیارەیەکی مۆدێر بەرز بکڕین. بەڵام کاتێک هەوڵێکی زۆری بۆ ئەدەین نابێتە تووشمانەوە، نابێتە قسمەتمان. باوەڕت هەبێ خەیری تێدایە بۆیە نابێتە قسمەتمان. زۆر جار یعنی حەزت بە شتێ بووە بۆتە قسمەتە دوای خوتوتە خۆزگایە بە تووشمەوە نەبووایە، خۆزگایە قەت ئەو سەفەرم نەکردایە، خۆزگایە قەت نەچوومایە بۆ میوانیە، خۆزگای لەگەڵ فڵانە کەسا ڕەفیقایەتیم نەکردایە، خۆزگە تەلەفۆنەکەیم هەڵدەگرتەوە، خۆزگە نەچوومایەتە ناو ئەو خانووەوە. ئێمە هەزارەها ئافرەتمان هەبوو، هەزارەها بەڵکو ملیۆنەها ئافرەت لەسەر ئەرزە، یعنی هەموو هیوا و ئاواتیان ئەوە بوو بچنە ئامێزی پیاوێکەوە وەکو قەڵایەک، وەکو چۆن بڵێ یعنی ئاوێتە بن لەگەڵ ڕوحیا ببنە، یعنی ئیتر ببێتە یعنی پارچەیە خۆشی لە ژیانە. بەڵام کاتێک چۆ ژیانی ئەو پیاوەوە یعنی هەر مانگە دوو مانگی بەخۆشی بردەسەر لەگەڵیا، دوای ئەوە ژیانێکی پڕ لە ناسۆر و لە ناخۆشی بەپەڕێ کرد، تا ئەوەی دەستی چۆ خۆی بکوژێت، خۆی بسووتێنێت، تا ئەوەی تەلاق بدرێت، تا ئەوەی جیابێتەوە، تا ئەوەی سەر هەڵگرێت. کەواتە خوشکە بەڕێزەکەم ئێمە زۆر جار پەلەمانە، باشە زۆر جار پەلەمانە، بەڵام لە پەلەکردنا خراپە. تۆش تەمەنێکی زۆرت نەکردووە، 28 ساڵ تەمەن، تا خەڵکێکی وەکو تۆ ئێستا 28 ساڵەیە شتاکە بیری لە زەواج هەر نەکردوێتەوە، باوەڕت هەبێت، باوەڕت هەبێ هەتا ئێستا بیری لە زەواج نەکردوێتەوە. داوا پێ لە خی پەروەردگار خی گەورە پیاوێکی ساڵحی دیندار بکا بە قسمەتت، تۆ بەس داوا بکە، ادعوا الله وأنتم موقنون بالإجابة، بيقين ودعاء إن شاء الله خواهي بلد دعاء كانت جيراءك ويقين تبيت ما دام تو الرد كدوة خواهي پروردگار دسباك وداوين باكي خواهي پروردگار قد بيضليت وناكات يقين تبيت أويل الضلطة يا خواهي پروردگار ما دام خوشو چون بلي خوشية وباشية إن شاء الله خواهي پروردگار هنا طريقات إن شاء الله دست خوش مام سابي زحمت هموشي بتاقي كرنا ووليقرا، هموشي بتاقي كرنا ووليقرا. پیغمبر فرمی صلی الله علیه وسلم عجبا لأمر المؤمن، براستي إيشي إيماندار كاري إيماندار زور سرسوهينرا، إن أمره كله له خير، هرچی شتێک ئەکا لەم دنیاە هەمووی خەیرە بوو. فەرمووی إن أصابته سراء فشكر فكان خيرا له، کاتێ تووشی خۆشیەکە بێت لەسەر ئەو خۆشیە سوپاسی خوا ئەکات فكان خيرا له، خوشي كان شبيت خير وبركة أبيت الصدقات. وإن أصابته ضراء أجتوشي ناخوشي درد بلايك يشبو فصبر فكان خيرا له، آرام بقري لسر أو ناخوشية لسر أو درد بلايا فكان خيرا له، أويش أبيت خير خوشي بو أبيت الصدقات بو. فرمي وليس لأحد أمبو كسيكنية إلا للمؤمن إلا بو كسي إيمان دار نبيت، باورت هبيت، دڵتونیە كانت، بێتاقەت یەکەت، خەموو پەژارەکەت، ئەو هەموو ئیمتیحانە قورسەی کە لە ژیاندا ڕوبەڕوومان ئەبێتەوە، ئەگەر سەبری لەسەر بگرین هەمووی بە سەدەقات بۆمان حیسابە، هەمووی بە خێر و خێرات بۆمان حیسابە. واللهی لەسەر سفرەکەت ئەگەر خواردنێکی خۆش بخۆیت، لەناو سیارەکەت
ئەگەر سوپاسی خوای پەروەردگار بکەی لەو خانووی کەوا هەتە سوپاسی رب العالمین بکەی لە تەندروستیەکەت لەش ساغیەکەت بڵێ الحەمدولله خوایە کە لەشم ساغە واللهی هەمووی بە سەدەقە و بە خێرات بەتەنووسێت. ئەویش تەنها ئیماندار بەو جۆرێ سەرفراز بی بەستە بەڕێزەکەم خوا موفقت کە بەڕێز مامۆستا یەک پرسیاری تریشم هەبوو ئەزێر نەبێ. مامۆستا من زۆربەی ماوە ینی وام لێ دێ تووشی خەوسڕانە بووم خەوم دێ بەڵام خەوم لێ ناکەوێ ینی کە لەگەڵ ئەوشە لە بانجێکاکە زۆر قەلبم کورس ئەبێت دڵم تون دەبێت لەگەڵێ. خۆی ئەزانی چۆنە خوشکە بەڕێزەکەم ئەو کەسێک کە خەفەتی هەیە باشە کێشەی هەیە بتەوێت نەتەوێت سیستەمی خەوی تێکەچێت سیستەمی خۆراکی تێکەچێت بە تایبەت ئەوانەی کە بێکار زیاتر لە ماڵەوە کاتەکانیان لە ماڵەوە بەسەر ئەبن تۆ لە ماڵەوە بە لە ناو چوار دیوارابە سیستەمی خەوت تێکەچێت سیستەمی خواردنت تێکەچێت جموجۆڵێکت نەبێت لە دەرەوە ئیش و کارێکت نەبێت یعنی چالاکیەکت نەبێت بۆ خۆت وردە هەموو ئەو سیستەمانی کەوا پێویستە لە ژیاندا ڕێکوپێت بێ هەمووی تێکەچێت یەک لەوانە سیستەمی خەوە تۆ هەر لە ماڵەوە بە لە نێوان چوار دیوارە و دوو ژوورتان هەیە و مەطبەخێکە و هۆڵێکە و پاکردنەوەی و ئیشکردن و ئەمانە بالضبط ئەگەر وات کرد خوشکەکەم طبعا زۆر جار یعنی من خۆم لە ماڵەوە ئەگەر ئیشێک نەکەم کتێبێ نەخوێنەوە باشە سەیری شتێک نەکەم و حاصل چالاکیەکەم نەبێ خەوم دێ مەجبوری بڕۆیتە سەر جێیەکە چیتە سەر جێیەکە داڵغەڵێتە دات بیرت بۆ شوێنێکی تر ئەڕات کەواتە کۆی شتەکان وابەستەیە بە جوڵەی تووە ئەگەر جوڵەت هەبێت خۆت ماندووکەیت باوەڕت هەبێت جەسەدێکی ماندوو عقلێکی مرتاح لاشەیەکی مرتاح خەوێکی ئارام. دەست خۆش بە مامۆستا دوعای خێرشم 15 ساڵە نەخۆشم. دەست خۆش بە